هاتوونەتە سنتەری شاری هەولێر و دەیانەوێت لە یادی ڕۆژی جیهانی ژناندا وەستانێکی ناڕەزایەتی دژ بە کوشتنی ژنان ئەنجام بدەن و پەیامی خۆیان بگەێنن. ئەوەی ئێمە زیاتر نیگەرانەکات نەبوونی کاردانەوەی جدی و بێباکی لایەنە پەیوەندیدارەکان و لێخۆشبوونە لە تاوانباران لە ڕێگەی سڵح و دەستێوەردانی خاوەن هێز و پارە و چەک و بکوژەکان دەپارێزن و نادرێنە دادگا کە ئەمەش هۆکارێکی سەرەکی بەردەوامبوونی کوشتنی ژنانە. کوژڕانی ژنان بۆتە جێگەی نیگەرانی قۆڵی ئەم ژنە چاڵاکانە، بۆیە هەر یەکێکیان لای خۆیەوە داکۆکی لە مافی ژنان دەکات. ڕۆژانە ڕێژەکان لە بەرزبوونەوەدایە، ئێستا گەیشتە چالاکوانان. پاشتر چیدی دونێ کچەک ئەوڕۆیەکی دی سوێنەیەکی دی ئەو کارە ساتە هەر بەردەوام دەبی لە کوردستان. داوا لە حکوومەتی هەرێم دەکەین بە جدی بێتە ناو مۆزوعی بێتن ئەو کارە ساتەی کە لە کوردستان ڕوودا بەرامبەر ئافرەت ڕای بگری. لە گردبوونەوەی ئەم ژنە چاڵاکانەدا کۆمەڵێک پیاویش دەبینڕێن کە بۆ پاڵپشتی لە داواکاریەکانی ژنان هاتوون و بەشدار بوونە. ئێمە وەکو پیاوان ئەمڕۆ کە شانبەشانی خوشکانمان وەستاوین دژی تند و دژی ئافرەتان و کوشتنی ئافرەتان. ئێمە ئەمڕۆکە داوا دەکەین لە حکوومەت لە یاسا سەروەری ئەم بکوژانە سەروەری یاسا بێ، حکوومەت یاسا سەروەر بێ لە کوشتنی ئافرەتان. بۆیە داوا دەکەین بە هیچ شێوەیەک تند و تیژی دژی ژنان نەکرێتن، دژی ئافرەتان نەکرێت. سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستانیش بەشداری لە گردبوونەوەی ئەم ژنانەدا کردووە. مەبەستمە لەبارەی پرۆژە و یاسا و کارەکانی پەرلەمانیەوە بۆ کەمکردنەوەی ڕێژەی تند و تیژی بەرامبەر بە ژنان لێ بپرسم. ئێمە یاسای ژمارە 8مان هەیە کە لە 2011 دەرچووە، یاسای بەرەنگاربوونەوەی تند و تیژی. بەڵام ئێستا ئێمە لیشنەکەمان یاسایەکی ترمان ئامادە کردو بۆ هەمان شت بۆ ئەوەی زۆرترین جەخت بکەینەوە لە پاراستنی ژنان لە ڕووی تند و تیژیەوە و زۆرترین جۆرەکانی تند و تیژی لە ناو یاساکەدا جێ بکەینەوە، ئەو ڕێکارانە لە یاسادا جێگیر بکەین کە ژنان ئەپارێزن لە کوشتن و لە ڕوبەڕووبوونەوەی تند و تیژی. چاڵەکانی ژن ئاماژە بەوە دەکەن کە تەنها لە 2 مانگدا 15 ژن کوژراون. ئێمە ئەمڕۆ لەڕێین کۆمەڵێک ڕێکخراون بە ناوی هاوپەیمانی ژنان. ئەمە یەکەم جارە ڕێکخراوەکان ئەبنە هاوپەیمانیەک بۆ ئەوەی کە دەنگ هەڵبڕن ڕای گشتی بوروژێنن سەبارەت بوو ڕێژە زۆرەی لە ماوەی ڕابردوو ئەبینین تەنها لە 2 مانگدا 15 ژن کوژراون. ئەمە بۆ خۆی زەنگێکە کە بە ئێمە ئەڵێ بەڕاستی ئەبێ ڕابچڵەکەین، بەڕاستی ئەبێ کار بکەین. دروشمی ئەم ساڵی ڕۆژی جیهانی ژنان یەکسانی جێندەری ئەمڕۆ بۆ ئایندەیەکی بەردەوامە. بەم بۆنەیەوە چاڵاکیەکی زۆر لە هەولێر بەڕێوە دەچن. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا، هەولێر.